ئەی زاخۆ سەرکەوتنی شاڵتوونی لە نێو یاریگای چەمچەماڵ بەدەست هێنامانەوەی خۆشی لە وەرزی داهاتووی خولی کوردستان مسۆگەر کرد. لا یاریەکی هەفتەی 29 خولی نایابی کوردستان چەمچەماڵ میوانداری زاخۆی کرد. چەمچەماڵ دەیویست لە نێو یاریگاوهاندەرانی خۆیدا قەرەبووی شکستی یاری ڕابردووی بەرامبەر بەیانەی هەولێر بکاتەوە. سەرەتای ژێمی یەکەمی یارێکە هەردوویانە ئاستێشی مامناوەندیان هەبوو. دوای لە دەستدانی چەندین هەلی گۆڵکردن لەلایەن یاریزانانی هەردوویانەوە ئەو جێمە بەبێ تۆمارکردنی هیچ گۆڵێک کۆتایی هات. لە سەرەتای ژێمی دووەمی یارێکەدا و لە خولەکی 47دا گەیلان لوقمانی یاریزانی یانەی زاخۆ خۆی گەیاندا تۆڕی گۆڵی چەمچەماڵ و گۆڵی یەکەمی بۆ یانەکەی تۆمار کرد. دوای دوو خولەکیش لە تۆمارکردنی ئەم گۆڵە لە خولەکی 49دا ناوبژیوانی یارێکە لێدانێکی سزایی بۆ زاخۆ ئەشمار کرد. یونس عەبد سەرکەوتوانە توانی گۆڵی دووەم بۆ یانەکەی تۆمار بکات. دوای تۆمارکردنی ئەم گۆڵش یاریزانانی چەمچەماڵ هەوڵی زۆریاندا لانی کەم جیاوازیەکە کەم بکەنەوە و ئەنجامەکە یەکسان بکەنەوە. بەڵام سەرجەم هەوڵەکانیان بێ ئەنجام بوون. دوجار یارێکە بە فیکەی ناوبژیوان کۆتایی هات و زاخۆ بە ئەنجامی دوو گۆڵی بێوەڵام لە چەمچەماڵی خاوەن ماڵی بردەوە و سێخاڵی یارێکەی دەستەبەر کرد. راستيجك سباز بخدي افريكا ام فايده بين ويعني ما خلاص كير فريق وان شاء الله لعبوا بيجيك لعب همي مرتاح انه افوز ابو مجالك يعني هذا قاعد مش خطريات خلاص بين الحمد لله فريق جام فريق جيجال باشا منافسه الحمد لله ما سياسي نقطه دست خفه بين انه فريق بيلن دوري دو ان شاء الله صالد بيجيك دي فريق باشتلت و سيما داما نابو لبري شغل زبندي سروكين ئامادەکاری باشمان کرد بۆ ئەم یاریە بەڵام ئێمە خۆتزان لە جولەی دووەم هۆکار زۆر بوون بۆ دابەزینی ئاسیانەی شەمشەماڵ یانەکەی ئێمە ئەنی یاریزانی پێویستمان لەبەر دەست نییە لەبەرەوەی داهات و موچەی یانەکە ئەو نەزیاد نییە کە تۆ یاریزانێکی پێویست بینی ئەگەر بەواقعی سیر بکەیت تۆ سیر کە بزانم یانانی لە خوار یانەی چەمچەماڵن کە یانەی چەمچەماڵ سەرێ داهاتیوان لەکوێ و چەمچەماڵ لەکوێ یان ئێمە بەجوودی دڵسۆزی ئێمە ئیدارێکی خۆڕستمانەیە هیچ داهاتێکی نییە ئەو تیپێکە خۆی کردوتۆ الحەمدولیلا نەتیجەی باشێنە. بەم شکستە و لە ئێستادا چەمچەماڵ خاوەنی 39 خاڵە. چەمچەماڵ لە ڕیزبەندی چوارەمی یانە نایابەکانی کوردستاندا ماوەتەوە. یانەی زاخۆش بەم سەرکەوتنەی کۆی خاڵەکانی گەیاندە 30 خاڵ و لە ڕیزبەندی 13دا خۆی دەبینێتەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.